سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزانی ئارام ئەحمەد. شەو و شۆگاتان خۆش بێت خۆشەویستانی بەندە. دەی بەخێر بێن وردە وردە کۆبینەوە ئێستا. ئەی ڕەبی عافیەتی بێ ئارام ئەحمەد، یا ڕەبی کوڕەکەی حاجی عەلی ئەو شتە عافیەت بێ بەساقەون. ئەرەوەڵا خۆم جەڕانوە خاڵە بەم جلانەوە بەم شاڵ و ماڵشتەوە. ئەرەوەڵا بەخێر بێن یاخۆ. هەموو شتێ باشە کوڕەکان؟ باشن؟ یاخوا بەخێر بێن سەر چاوی من هاتن. ئەم شەو دووسێ قسە و باسمانە بێت، هەوڵە دەم بە نیو سەعاتێ سوزانم کەمتر یا زیاتر تەواوی کەم قسەکە. دووبارە حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە. هیوادارم کە سەرحاڵ بن، باش بن، تەندروست بن، دوور بن لە دەرد و بەڵا، ئاعسابتان سارد بێت. ئاوا هەشتێک بوو یەکسەر پەلاماری چەکنێن لە کووسان یەکتر کە لە پاچە بکەن، تەحەمولکەن بەڕاستی. باوکان و دایکان ئازای مناڵەکانتان مەدەن لە مناڵیە بۆی فێر نەبن سبەینێ ئەوانیش پەلاماری خەڵک بن. ئەوە هەمی عیلاقی بۆ هەیە بۆ نوعە لە پەروەردەکە ئێوە ئیکەن لە کوردستانە، بۆیە مناڵەکان کە گەورە بن ئەوە کاسا دەخۆکەن. عەزیزان دووبارە سەدبارە هەمووتان بەخێر بێن. جاوە بەم شاڵایە بیرم کەوتەوە کابراگە بوو لە مەتیقەیە بە لە پێنجوێن حاجی ناوەکەی نابم بەرحاڵ جاوەکو ئێسای من کە هەندێک جار پێم مەڵێن کاکە بچۆ بۆ داوای کچ بۆمان و میش ئەسم دای کچەکەم و ئالەم بابەتانە. وەڵا کوڕێکی گەنجێ دەڵێ کاک حاجی بەشکم پشی داوای کچی فڵانە کەسم بۆ بکەیت. ڕێژەڵێ ئەی بەسەر چاو ڕۆڵی گیان منەسم داوە بۆکەم و خەمە نەبێت. وەڵا وەڵحاڵ کچی کێ کچی فڵان کەسە دووسێ پێوە لەگەڵ خۆیان بۆ ئێوارەیەک خۆیەکە بە ماڵی کچەیە. وەڵا کە چێ ئەوەی تر داهێنیشن مەجلیسە و وەڵحاڵ کچە بەسینی و چاوەیەت و وەڵا کە کچەکەی بینێ خاڵە حاجی سەیرەکە بەڕاستی ئەم کچە یعنی خانمێکە بوو خۆی وەڵای تر کچەکەی بەدڵە بێ. وەڵحاڵ دوای چا خواردنەوەوانەکە و نەقسە کاک حاجی ڕۆکاتە باشی کچە و ئەڵێ وەڵای هاتوون بە دایە کچەکەت و ئەڵم بابەتانە. ئەڵێ بۆچی؟ ئەڵێ وەڵا بۆ خۆم کار درێژی ناکەمەوە. وەڵحاڵ کچەکەیان بەخۆی دوایی کە گەڕێتەوە کوڕەیە بۆ لای ئەڵێ کاک حاجی چی بۆ کردم؟ ئەڵێ کوڕە ڕۆڵە وەڵا هەتاوەکو باوکو دایکم ڕازی کرد بێن بەخۆم قیسپی بوو. جا لێرێشەوە منش بۆ کوڕانە ئەڵێ مەمنێن بۆ دایەکشی جوان ئەگەر نادمتان و سەد فەشتێکی وای ڕوویە بەڕاستی دوای گریم لێ نەکەن ئەوەی سەدفێ تۆ چی ئەڵێ یعنی لە دوایە بڵێ وەڵا کاکە هین پێی کردین شەیتان پێی کردین. هەرا وەڵا کاک ئاگاتان دەوە بێت. ئەمڕۆژ لە سێمانی فیستیڤاڵی دانوولە بوو. ئەیتر ئەوە نییە چونکە دەسەڵات یەکێتی و پارتیوانە دەبەنگن هیچیان پێ نییە شتی زانستی، تەنها خەریکی فیستیڤاڵ یاپرا خواردنن. کۆمەڵێکشی پیشان نا لە فیستیڤاڵەکەی ئەم ڕۆژانەیە هەمی لچیان ئەوە ئاوسان بوو بۆ سەرەوە بۆ خوارەوە باش نییە. هەندێکیان ئەیانوت وەڵی ئێمە خواردن نازانین دروستکەین یعنی هەر ئەخوا خۆ تۆ مانگانی کاکە تۆ ئەگەر ناتوانانی کچێکی تەمەنی 25 ساڵ 30 ساڵ ناتوانانی خواردن دروستکەی ئەی بۆی خۆی زەحمە نەبێ. وەڵا هەموو یاتون بە یاپرا خواردن. جا ئەمڕۆژ شانازی بلێ حەڕەش و هەڤاڵ ئەبوو بەکری قەشمەر و وەڵا ئەمانە سەیرەکەم وەڵا فیستیڤاڵی دانوولەمان هەیە چونکە هیچیان پێ نییە نەشتی زانستی نەشنی ئەدەبی هیچ. ئەو کۆمەلگای ئێمە ئەزیزان سەرلەبەری تەنها و تەنها خەریکی خەو و خواردن و سێکسە هیچ شتێکە نازانێ ئەمە نەبێ. بڕۆ ئەو کۆمەلگایە هیچ مەطعەمێ بەرناکەوێ هیچ شوێنێ بەرناکەوێ بە ئاوانیە ئاوا بەتایبەت لە ڕەمەزانانە سەدانژن ڕیز بووە تەنها و تەنها بۆ نازانم ئەم شیرینی و ئارەم بابەتانە. باشە ئەمەش دانوولەکەی هەڤاڵ ئەبووبەکر و شانازی ئیبراهیم ئەحمەد. جا خۆشەویستانی من سەرەتا بەلۆی بڕۆمە ناو بابەتەکەی کە دوێنێ شەو بۆم باسکردن قرار بوو کە سبێشەوە لای بکەم بەڵام سبێشەوە کاتم نابێ بۆیە پێشم خست بۆ ئەم شۆ چونکە قەولم پێدا بوو.
لە دانوولەکە دەرەچم ئەچم بۆ سەر قسەکانی بڵێسەی جەبار فەرمان. باشە با تۆزێ سەر و دڵی ئەم کچە بگرم. آخر ئازیزانی ئارام ئەحمەد قسەی وا ئەبیسم ئینسان ئەگەر ڕێک قسەم نەکات وەڵامیان نەیاتەوە وەکو من ڕێک فێلەیە بەڕاستی. باشە چونکە قسەی پوچ و درۆ دەلەسە و بە خۆدا هەڵدان و ئەمانە بەڕاستی من نیگەرانەکە. بڵێسا کە بە ناحەق ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتیەکێتیە لە ساڵیادی کۆچی باوکیە کە جەبار فەرمانە تو بزان ئەڵێ چی؟ ئەڵێ مەرگت تا ئەم ساتەش تاسەندومی، بەڵام زۆر جار سپاسگوزاری خوین کە ئەم بارودۆخە بە چاو نەبینی. ئەو ڕێبازەی تۆ و هاوڕێکانت لە پێناویدا خەباتان کرد و تێکۆشان، ئێستا نەک ئامانجەکانتان ناتۆتە دی، تەنانەت ئەوەی کە بەدەستیش هات بوو ڕۆژ بە ڕۆژ و سات بە سات لە دەستی دەدەین. باجارێ وەڵام بەم قسە قۆڕانە بدەینەوە بەڕاستی، ئەبێ وەڵامی بینەوە لە واقع بۆ ئەوەی ئەم ساختەکارانە فێر نەبن هەر لە خوان و قسە فڕێ بدەن. ئەگەر کەسێکی تر کە خۆی و باوکی پشکی شێریان بەرنەکەوتایە لەم پاشاگەدانیە، لەم هەموو دزیە، لەم هەموو جەردەیە، لەم هەموو فەسادیە، بڕوا بکە من یەک قسەم ناکرد. باشە پس ناکرێ تۆ و باوکە بەشدار بووبن لە هەموو ئەو خراپەکاریانەیە کەسی بێ ئاوا قسەکەیت. بەڵام ئەمانە خۆیان ئەم ڕۆژانیان خوڵقاندووە، ئیتر بەڕاستی من نازانم ئەمانە گلەی لە چیەکەن. پاشان ئەبێ بزانین جەبار فەرمان لە پێناوی کام ئامانج بۆ تێکۆشاون خەباتیان کردووە. باشە کێنەی هێشتووە ئەم ئامانج و خەباتانە بەڕاستی جێگە بگرێ و بەدەستی پێن. دیارە ئەم وەکو کچی باوکێتی وەکو کچ و باوک چی درۆکات مافی خۆیتەوە کێشەی ئێمەنێ لە حقیقەتە. خۆ ناشکوری نەبێ خۆشەویستان کە من ئەو سۆشیال میدیا و ئەو تەلەڤیزیۆنشتانە ئەبینم سەرلەبەری خەڵک ئەم پەرتە ئەو پەڕی. باشە باوکی هەموو کەس، دایکی هەموو کەس لە کاتی خۆیان شۆڕژێر بوون، شەریف بوون، دەستپاک بوون، دەمپاک بوون، داوێن پاک بوون، ئیتر کەس هیچ نەبوو لەم کۆمەلگا. ئیتر من نازانم ئەی هاوار کێ بوو ئەو هەموو جاش و مستشارە؟ ئەی کێ بوو ئەو هەموو ئەنفال چییە؟ ئەی کێ بوو ئەوانەی کە ژن و کچیانە بر بۆ ئەمنەکانی سلێمانی و هەولێر و چەوچۆ ئالەم بابەتانە؟ ئەی کێ ئەو هەموو بێڕەوشت و بێئەخلاقیە کرد؟ ئەی کێ ئەو هەموو درۆ دەلەسەیە کرد بەڕاستی؟ باوکی کێ بوو؟ ئامۆزای کێ بوو؟ خاڵۆزای کێ بوو؟ لە هەندستانەوە هاتبوون؟ نە با لەمەش گەڕێن. باشە جەبار فەرمان تاوانباری شەڕی ناوخۆیە، بەدەستی خۆی دەیان کوڕی کوردی کوشتووە و خەڵتانی خوێنی کردوون بەڕاستی. باشە جەبار لە شاخە یەکەم کەس بووە کە ئەبوو تەوریان ناوناوە. باشە یعنی تەوروەشێن بۆ جەبار فەرمان. باشە هەمومان ئەزانین کە وەهابی چۆن بە تەور کوشت لە گەوڕەکەی ماڵی غەریب هەڵەدنیا لە هەڵەدن دوای پارچە پارچەی کرد و مێتەکەشی فڕەدا. باشە لە دوای ڕاپەڕینیش تەنها خەریکی دزی، فەسادی، ژنبازی ئەم شتانە بووە. باش نییە؟ اینجا خۆشەویستان کچێکی جوانی چاوسەوز هەبوو ڕۆحی شاد بێ کە مۆزەفی دایرەی ماومجاری بوو لە سلێمانی. هەمومان ئەمان ناسی چونکە تاقە جوان بوو لەسەر دەمانە کاکە. ئێمە لەبەر سەرا ئەوەساین کوڕووکاڵ کە بەلامان ناڕات چاکمانە کرد بە هەزار چاو. وەڵحاڵ ئەم کچە ناوی مەهاباد بوو، زۆر جوان بوو. ئەم سالە مزەلەی کە ئێستا ماوە هەڵ ئەسا ئەم مەهابات و ئەوانە وەلو لە ژیانتانە ماوە وەڵحاڵ بە هەر جۆرێ بوو بە دەستی جەبار فەرمان و ئالەم بابەتە دوای ماوەیە وەڵحاڵ چونکە لە ژیانەمەوە نامێ هەموو شتێک بڵێم وەڵا مەهاباتیان کوشت. باشە لە دواییە جوانەی خوشکیشی کە لەو مناڵتر بوو هەستا زنجیرێکی لە سیارەکە دۆزی بووە کە ئەو زنجیرە هینی خوشکەکەی بوو. وەڵحاڵ کە جەبار فەرمان و سالە مزەلی زانیان کە ئەم چەبەوەی زانیوە ڕێک جوانشیان برد ئەویشیان کوشت. واتە ئەو دوو خوشکیان هەردووکیان کوشت. سالە مزەلی ماوەیە گیراخرای زیندانەوە جەلا تاڵەبانی سڵحی بۆ کرد و ئازادیان کرد لە زیندانە کە هەردوو کشەکەیان کرد بەڕاستی. بۆیە جەبار فەرمان و هاوڕێکانی یەکێتیان ئەوان یەکێتیان گەڕ و گول کرد. یەکەم فەسادی و بێڕەوشتی لە لەشکرەکەی جەبار فەرمانەوە بووکە لە بەکرەجۆ بوو لە دوای ڕاپەڕینا بەڕاستی. سەردەمانێ ئەم یەکێتیە گەڕ و گول بوو، سەردەمانێکە بە فیتی نەوشام سەفا سەدان ژنیان کوشت لە دوای ڕاپەڕینەوە بە ناوی مەسایلی ئەخلاقەوە هین عەفو بە ناوی مەسەلەی ئەمن و ئالەم بابەتانەوە. باشە سەردەمانێ ئەمانە هەرچی کەرەسەی ئاودیویان کرد
زەوی نەمانیان دزی باغ نەمانیان دزی نەوت نەمانیان دزی هەرچێشتا ئەمانە دزیان بەڕاستی خۆ دزی ئەمان دایانهێنا باش نییە ئەو سەردەمانە کە ئەمانە هەمووی خەریکی دزی و فەسادی و بێڕەوشتی بوون نە پاڤڵ هەبوو نە قوبا تاڵەبانی هەبوو نە لاهوری شێرجەنگێت دەرویکێتێ نە ئەویش هەبوو بەڕاستی هیچیان لە هیچ کونێکۆ دیان نەبوون داواقع باش نییە بەشێکیش لەم سەرکردایەتی ئێستا یەکێتی هەر نەبوون وجودیان نەبووە باش نییە کەواتە ئەوە ئێوە بوون ئەوی شێتتان گڕ و گوڵ کرد وە کۆمەلگای ئێمەتان پڕ کرد لە فەساد لە تریاک لە بێڕەوشتی باشە ئەوان بەڕاستی تەعداچی بوون هەر یەکەیان لە دوای ڕاپەڕینەوە دەستیان نەکرد بە دزی پارە کۆکردنەوە سەرانە سندن ئەی مەحموسە ناویەکان نەبوون کە لاقەی کچیان کردبوو لە قوتابخانەکەی جەمال تایەر لە توی مەلیک ئەی ئەوان نەبوون جەلال تاڵەبانی خۆی سۆڵحی بۆ نەکردن لەگەڵ چەندین کچیان نەگیران ئەم جەماعەتە وەیە ئەوانە بوون سوار مێژوو بوون جەبار فەرمان بەس خەریکی فەسادی بوو بەس خەریکی ئافرەت و کژ بوو بەس خەریکی ئینسان کوشتن بوو جەبار فەرمان کێیە کاکە بۆیە ئامانجی باوکت و هاوڕێکانی هەر ئەمە بوو کە بەدیان هێناوە ئاوات و ئامانجی بنەمەڵی بازانی هەر ئەوە بوو کە بەدەستیان هێناوە شتێکی تر نەبوو بەڕاستی ئەمان بوو ئەوە نەڕۆشتون کە دابنیشن کۆمەلگایەکی شەرافەتمەند دروستکەن دزی نەبێ گەندەڵی نەبێ ئینسانەکان مەسەن ئاسوودە بن ئازادیە بێ بۆ ئەمە نەبوو بەڕاستی بۆیە ئەگەر یەکێتیەکەت ئەوەندە ڕسووە و پوچە باشە بۆچی تۆ ئێستایش 4 ساڵ ئەندام پەرلەمانی بووی لە بەغا هەموو مانگە 30,000 دلار دەخسەی جوفانێ ئێستش ئەندامی ئەنجومەی سەرکردایەتەکەی شێتی باشە چی ماوە ئەوانەی هاوڕێی باوکە بوون نەیان دزی بێ زەحمەت نەبێ ئەوانەی ئێستاش کە هەن بە هەمان ڕێگەکەی باوکتا ئەڕۆن ئایلەوە بەو سەرکاوە ئەڕۆن کە باوکت و ئەوان ڕشتیان لە دوای ڕاپەڕینەوە بۆ خۆ وەکو ژنێک کەم گەرمیان و کوێستانەکەی ئەوە ئارامەحمە ئەخلاقی هەیە نامەوێ هەموو شتێ بڵێم ئەگەنە ئەوە ورد و خاشەکەم بەڕاستی وا لە یەکەم لە بازارەوە بڕۆی خەڵک جڕ بۆ لێبا لە حەقیقەتە ئەوە خۆم بە حورمەتم ناچمە ناو کۆمەڵێشتەوە باشە ئام ژیانە شەهانەی کە تۆ هەتە چێ دابینی کردووە زەحمەت نەبێ خۆ تۆ بوویت بە هایدەی کورد ڕەحم بەخۆ ناکەی هەمووتان هێندەتان پارسۆ سەریەک نازانم چۆن سەرفی بکەن وە لە چیشا سەرفی بکەن بەڕاستی هەمومان بۆمان هەیە یەکێتی ڕسواکەین پیا بێنە خوارەوە لە سەرەتاوە هەتا و کۆتایی باشە هەتا ئێستا بەس ئێوە بۆتان نییە بەڕاستی حتا ئێمە بۆمان هەیە پارتیش ڕسواکەین بەس بەڕاستی ئێوە بۆتان نییە چونکە ئێوە بەشدارن لەو هەموو بێڕەوشتیە کە کۆمەلگای ئێمە هێنایە ئەم قۆناغێکی ئێمەتیان بۆیە یەکێتی و مێژوو شەهیدەکانی مێژووی ئەو پێشمەرگە قارەمان و شەریفانەی کە دوای ڕاپەڕین نە ئاڵان لە بێڕەوشتیەوە نە ئاڵان لە دزیەوە نە ئاڵان لە جەبدەییەوە ئێوە داتان دۆشی ئێستا پێشمەرگە بە حورمەتەکان پێشمەرگە شەرافەتمەندەکان پێیان عەیبە پێیان شەرمە پێیان بڵێن وەڵا ئەوە پێشمەرگە بوون باشە ئەو ناوە جوانە ئێوە ڕسواتان کرد ئاخر ئەوان بۆ ئەم ڕۆژەیان نەکرد نەک باوکی تۆ هاوڕێکانی بەڕاستی نەک مەحموود سەنگاویەکان و عەدنانی دادەمیناکان و ئەسەدان بایزی گەڕ و گول و دەیان شتی تر کە خۆمان ئەزانین کە چیان لەو کۆمەلگایە کرد باشە تۆ خۆت ئێستا ژنێکی هیچ لە مێژووی ئێمە وجودت نەبووە بەڕاستی تەنها ئەوەیە کچی پیا و کوشێک بووی کە ناوی جەبار فەرمانە ئێستا ملیۆنێریت لە کوێت هێناوە زەحمەت نەبێ لە کوێت هێناوە چی ئەو پارەی بە تۆیاوە تو شەرەف و لە ڕێگەی چێ دەست نەکەوتووە لە ڕێگەی ئەو حیزبەوە کە وەکو مانگا دایەدۆشن و یەکێتیش خەڵک دائەدۆشێ بۆ ئێوە لێوە ئێوە بەرهەمتان نەهێناوە بۆ لە ڕێگای ئەو یەکێتیەوە نییە ئێوە شاهانە ئەژین لە ئەڵمان ڤێرلاتەیە لە کوردستان هەتا لە دوبەی هەتا سەبیحەی دایکی لە داخی تۆ خۆی کوش بە حەب لە دوایشە خۆی سووتان باشە بە پاسانەکانی وتبوو وتبی لە داخی بڵێسەوام کردووە لە داخی ئەو خۆم کوشەوە ڕاستی باشە 3 ساڵ پێشتریش خۆی هەڵواسی بەڵام نەمرد والله ئازیزان خاڵێکی هەیە ناوەکەی نابم باش نییە وتبووی گوێنم بنێ بەس منە بڵەسە خوشکەزاتە وتبی هەر گوێنم بدەنێ بەس نەڵێن بڵەسە خوشکەزاتە باش نییە سناپێ بڵاو بوو بۆ لە ماوە پێشوەیە سێکەم لەگەڵ پاڤڵە لە 12 شەوایە سەماکەن و هەڵەپڕن و ئەخۆنەوە تۆ چیەکەی لەگەڵ پاڤڵا بۆ نیوە شەوە زەحمەت نەبێ براتە چیەکەی زەحمەت نەبێ ئێسەی جگە لە موچەکەت مانگەنە بە دەفتەر دۆلار وەرەگری لە پاڤڵ تاڵەبانی تۆ
تۆ من برادرم هەیە لە ئەڵمانیا ئەڵێ جەبار فەرمان تەلەفۆنی بۆ کردووم و توێتی لە کاتێکە ماڵتان لە شتوتگارت بۆ لە ئەڵمان و توێتی تۆراوە لە ماڵ چوو بۆ لای ئەو لەبەر تۆ لە حەماما پاڵی پێوە ناوە بە جەبار فەرمانی داماوە کە نەخۆش کەوتبوو باش نییە چونکە کۆسەت چوو بە لای جەبار فەرمەوتی هەردووکمان ژار خواردو کراوین ئەو بوو کۆسەت باشتر بووە بەڵام جەبار چاک نەبوو ئەوانە ڕاستی ئەی چێ زەهر خواردووی کرد خۆت ئەزانی خۆ ئێستا نەڵێن شتی ئەوە بێت ئێستا دوو خوشکی تری هەیە ناوەکانی شێن نابم کە دووچەند ئەزانم هیچ کەسێک ناوی ئەو دوو خوشکەی نابە باشە چونکە کەسانی بەئەدەبن کەسانی محتەرەمن باش نییە کەسانێکن کە بەس ئەمیان بەڕاستی بەربادە باشە تۆ لە ماڵی خۆتە وەڵڵاهی ئازیزان ژنێ بۆی ژێڕامەوە ناوەکەی نابم کە هەریشێتیە وتی چوون بۆ ماڵی بڵێسە کاتی خۆی مامجلات مابوو وتی چوومە تەوالێتەکەەوە سەیەکەم لە توالێتەکە ڕسمی جات تاڵبانی هەڵواسیوە منیش پێم وتم زۆر عیبە ئەو ڕسم بۆ لەو تالێتە هەڵواسیوە خۆ بە بۆرەی ئەوە ئێمە ئەو نانی کە هەمانە هی جلات تاڵبانی وێشێتیە هی ئەو مێژوویە تۆ بۆچی ئەو ڕسم لەوێ هەڵواسیوە باش نییە کەچی وتبووی حەقە لەوەش خراپتی لێ بکەم چونکە ئەو قاتڵی باوکمە کەچی ئێسەشدا ئەنیشێ لەسەر هەر دوای ئەو یەکێتی جلات تاڵبانیە کەوتووە بۆ خۆی هەر پارە ئەماشێتەوە شەرم کەن بەڕاستی ئێوە چۆن لە ڕووتانێ قسە بکەن ئێوە من تێناکەم زۆر بێشەرم و بێحەیان بەڕاستی دەمتان داخن ئێوە ئەو کۆمەلگای ئێوە واتان لێکرد کۆمەلگا ئێوە فەسادتان کرد بەڕاستی بەخوا بی ئەخلاقی ئێوە داتان هێنا بە قورئان ئەو کۆمەلگای ئێمە وا نەبوو یەکێتی و پارتی و کۆمەلگایان وا لێ کرد وەڵڵا ئەلێ عەزیزان ئەوەی کە یەکتۆ تەمەنی هەیە تو ویژدانتان لەو هەموو کوردستانە تلیاکە بوو کاتی خۆی پێش ڕاپەڕینەکە توخوا حەشیش هەبوو توخوا ئەم هەموو بێ ئەخلاقی هەبوو وەڵڵاهی بە کشێکمان بوو تەیە چۆنی 2000 جوێنی پێ ئەدەین کاکە بە شەرەف ماچێکیشی دەست ناکەوت باشە لەو کوردستانەیە باشە کێ ئەمانەی هێنا هەمووی ئێوە هێناتان بەڕاستی ئێناخۆ خەڵک ئۆشتانی نەبوو لەبەرەوە دەمتان داخن سەرتان شۆڕکەن ئێوە دزن جەردەن مافیان باوکیشی هیچ نییە لە پیاوکوژێ لە ئەسیر کوژێ زیاتر لە تۆرۆشێنێک لێ منی ببیسن تەواو کەستان قارمانین هەر کەسێ لە دوای ساڵی 92ەوە یەکێتیە یان پارتیە دزی کردبێ گەندەڵی کردبێ بێڕەوشی کردبێ ئەوە ئەبێ بەربارم کرێ من حورمەتم هەیە بەدەیان و سەدان پێشمەرگەی شەریفەیە یەکێتی حیزبەکانی تر ئینسانی شەریفن ئێستا ئینسانی شەریفن دزیان نەکردووە ئەوانە قسێشکەن قەیناکە شەنازیشکەن بەخوان و ئاساییە بەڵام دەست بۆی نییە قسە بکە بەڕاستی ئەندام پەرلەمان لە بەغا بۆی نییە قسە بکە بەڕاستی ئەبێ دەمتان داخن حقیقەتەن اینجا ئەچی بۆ شوێ بۆ مەرزەکەی پێنجۆن ئەو هەر بەرکۆڵ بوو بەرکۆڵ خۆتان نەزان بەرکۆڵی تر لە مناڵی هەمووتان خواردوتانە کاک بەتایبەتی ئەمەی پێنجۆنی بەرکۆڵخۆرین باتۆزێ ئەو قوڕگوشتم سافکە ئەمە عەزیزان ئارەمە بخۆن هەمیشە وەکو ئارامەحمە وابن با باش بیزانن بەس ئارەمە بخۆن بە جۆن کەن کاکە دامنش هەسەر و پێی پیاکەن و هەر نازانم نەفەرێک کە ئەڵەن چواشیشە باوکەنەڕ وەڵڵاهی 30 ساڵێشە یەک کەبابم خواردووە ئەگەر کەباب خۆم بە سڵفا باوەڕ ناکەم یەک دوو کەبابم بینی بێ ئینا بە حاتێکەکەم خۆڵی ئێوە چوار کەباب مەخۆن بێ کۆ کاکە ئارەمە بخۆن ئەیبتان تیان نامێنێ ئەلەوە باشە خۆشەویستانی ئاڵ محەممەد ئەم بەشەی کە ماوە ئێوە بزانن لە پێنجێنە ئەم یەکێتیە چی ئەکا لەو مەنتیقەی پێنجێنە خۆشەویستە باشە زان چی ئەکات پێنجێن بە هەردوو ناحیەی گەر پەراوێز خراوترین شاری ئەو هەرێمی کوردستانەیە باش نییە لە کاتێکدا مێژووی دێرینی ئەم شارە پڕگەتی لە نەهامەتی لە کارەسات باش نییە اینجا پێنجێن و دەوروبەرەکێشی خاوەنی سەدان شەهیدە کە زۆرینیان لە ناو ڕیزەکانێکی تیا شەهید کراون لە مستەفای سەغازۆرابەوە لە حەمەمینی خەجێەوە کورە بەکەی حایسەبی هە بە شەیخ سابسکەیەکی گوێی خۆیان ئاوایان لێ کرد ئەتوانم بە سەدان کەست بۆ هەڵبدەم کە پێنجێنی ئەو مەنتیقەیە هەر هەموو ئەمانە بەڕاستی شەهید کراون باش نییە اینجا مێژووی ئەدەبی و هونەری و سیاسی پڕێتی لە نمونەی بەرزی ئینسانی و مرۆڤایەتی لە دوای 35 ساڵ کە ئێستا لەگەڵ ئێوە قساکەم لە ژێر دەسەڵاتی چەتەکانی شاخە سیمای ئەم شارە تەنها و تەنها وەکو گوندێکی گەورەوایە هەڵەبجێش هەر بە هەمان شکڵە نوخشە ناسحیان داناوە بۆ خۆی هەر خەریکی دگل دانە بۆ خۆی ئەوەی ئیشێتی پارە کووەکاتەوە ئەچێ ئەمە شوقە هەیە قاتی سەرەوەی هەمووی بە یەکجار ئەکڕێ بەڕاستی ڕیزەکە قاتەکە نەک یەک شوقە لەینەکەیان باش نییە وێ ئازیزان
ئەوە بەدەداشونم کردووە ئەوە باسی دۆخی ناحیەکان و گوندەکانی هەر باسی مەکەن کەش فەزاحەتێکە خراپترین ڕێگەوبانی هەیە باش نییە خراپترین کەتی تەندروستی خراپترین کەتی پەروەدە خراپترین کەتی خوێندن و باڵاوانە بابەتانان خراپترین دۆخی ئەدەبی و هونەری جگەلەوە کەتی کشت و کاڵ و ئاودێری بە تەواوی پشتگوێ خراوە ئەوەی ئێستا هەیە فلاحی دامە و قوربەسە بە جوودی خۆیان و بەهێزی خۆیان و بەڕەنج و بە عەقڵ و سەدەقەی خۆیان بەڕاستی کارەکانەکەن کاتی پیشەسازی ئەوە هەست سفرە کاتی گەشت و گوزاری ئەوە هەست سفرە باش نییە پێنجوێن حتا چواردەورەکەی بەدەست بۆ گەنی خۆڵ و خاشاخەوە خەڵکەکەی بەگیر هاتووە بەڕاستی جا کوێرایمدا داخی ئەوەم لەیەکە لە کاتی هەڵبژاردنەکانە ڕیزە بن یەکێتی نیشتیمانی و پارتی و دەنگەی بەمانە کورە پێنجوێنەکان ئەو کاتە هاوا کاکە دەنگ مەدەن بەمانە کاکە کورە بە قورئان عەیبە وەڵڵا ئەم هەڵبژاردنە دەنگتە بزانم دەنگتانەوەتەوە بە یەکێتی و پارتیوانە بابەتانە خەستم بەخوای دژاتی ئێوەکەم چونکە عەیبە کاکە اینجا خۆشەویستان دارستانەکان چونکە خەڵک ئێستا نەوتی نییە و هۆکارێکی نیە بۆ خۆ گەرمکردنەوە هەموو دارستانەکانی ئەو شاخ دەخە لە ناوچوو هەموو خەڵک ئەیبڕێ هەموو ئەسووتێن بەتایبەتی زستانە نەگەیتەوە بام پایزێ بێ هەر نەماوەلای قەتا اینجا کارەباکەی بە حساب 24 کاتژمێریە بەڵام هەموو ڕۆژێ لانی کەم 6 ساعت کەمتر و زیاتر ئەم کارەبایان ئەبڕێن گەرچی پێنجوێن ناوچەیەکی گەشتیاریە خانوویەک هەبوو لە بلچیان کاتی خۆی خۆشەویستان کە ئێمەش بناو بن ئەمانزانی لە بنەڕەتا بینای ئوتێلێ سیاحی پێوتێ و حکوومەتی پێشووی عێراق دروستی کردووە ئێستا ناویان ناوە ماڵی مام جەلال یعنی بە ماڵی ئەو ناساوە ئێستا ئەبوایە ئەو شوێنە وەکو جێگایەکی بۆ گەشت و گوزار بۆ بشودان بۆ خزمەتی گەشتیاران بەکاربهێندایە بەڵام چیان کردووە دووسێ پێشمەرگیاندانەوە بە حەرز لەو ناوەیە جارێ ماوەیەکیش بازگەیشیاندانا بۆ هەر کەسێ چوو بۆ ئەوێ داوای هەوێیان دیەکە کە ئەچوو بۆ سەیرانگاکە ئەمەیە فەنتەڵۆزەکەی نازانم یەکێتی سەیرانگای گۆڵێمان هەیە خۆشەویستان وێرانەیەکە بۆ خۆی هیچ خزمەتگوزارێک بۆ ئەو سەیرانگای ناکرێت تەنانەت پردێک دروست ناکەن بۆ هاتوچۆ کە بە پێیان بڕیت کە دوو دەفتەر دۆلاری بەسە دوو دەفتەر آخر پاوە تاڵەبانی آخر یەکی قوبا تاڵەبانی ئەو هەموو شەیدەیەوەی لەو پێنجۆنایە یعنی ئێوە ناتوانن پر دوو دەفتەری خوێڕی ئەیەن بە خانمێک شەوێک ئەیەن بە نازان بە فڵان شتێ بۆچی ناتوان پردێک چاکەن بۆ ئەو سەیرانگای گۆڕە زەحمە نەبێت خخوایەوە بەڕاستی عیب ناکەن سەرڕای ئەوە خۆشەویستان پێنجوێن دوو مەرزی هەیە هەمووتان ئەزان لە ڕووی بەرهەمی کشت و کاڵیەوە بۆ بەچی بۆ بە سەبەتەی خۆراک باش نییە لە ناڕاست و باشووری عێراقەوە بۆخۆی ئەڕوا بەڵام حکوومەتی هەرێم هیچ بایەخ و گرنگیەک و پشتیوانیەکی جوتیارانی ئەو دەڤرە ناکە هەر وەکو ئەوەی کە هیچیش نەبێ بەڕاستی باشە اینجا نوێنەری جوتیاران ناوی چییە خۆشەویستان ناوی شوانەی نەخشەیە ماوەی 23 ساڵە جگە لە دزی و گەندەڵی هیچ خزمەتێکی بە جوتیاران نەکردووە کە هیچێتی ئەوە نەدایان ناوە ئەم بەناو نوێنەرە خۆشەویستان فڕی بەسەر کشت و کاڵ و پێشەی جوتیاریوە نییە وەڵڵا گەرم و جۆ باوەڕ ناکەم لێکی جیا بکاتەوە باش نییە بەس ئیشی چییە وەرگرتنی بەرتیلە کیلۆ هەنگوین و 2 کیلۆ وەرەگرێ مۆبایل وەرەگرێ لە جوتیاری فەقیر و دامە و ئەلبەتانە هیچی شەن بۆ ناکە بۆیە خۆشەویستان پێنجوێن شارێکە هەست بە بوونی دەسەڵات و حکوومەت و حیزب هیچ شتێک ناکرێتیە لە واقع ئەزانم زۆربەی شوێنی دەفەرەکانی ژوایە هەڵبژی هەروایە باشە ئەوانەشی کە هەن وەکو مدیری مەزی باشماخ و گومرک و دایرەکانی تر هەر هەمووی خەریکی دزی و گەندەڵیە هەموو خەریکی فانپڕکردنە حەمەتایاریشیان هەیە کە من ناوی خەڵکە بەم حەمەتایاریشیان هەیە مدیری مەرزە ئەفسەری کۆنە بەعسی بۆ کاتی خۆی دواتر بۆ بە پارتی ئێساش بۆ بەیەکێتی بۆ دزی و بۆ ڕاوەڕوت مانگانە ئیدارەی گشتی و شێخ ئەحمەدی نۆکان کە خەبەرم پێگەیشتووە 5,000 دۆلاری وەکو بەخشیش ئەدەنێ باشە بۆ سەرپۆشکردنی دزی و مزی جگە لەمە 7 ملیۆن نەسیجی لە بەدەستە بۆ چێشخانەی کارمەندەکانی کە مانگانە مەسرەفی ئەو کارمەندان ناگاتە 20 ملیۆن باقیەکەی ئەجزێ بۆ خۆی جگە لەوە خۆشەویستان شتم بۆ مەدێنە خۆم جوابی کەس نایەوەکە جگە لەوە حەمەتایار مانگانە 15 ملیۆنی بەردەستی خۆیەتی بەبێ وەسڵ بۆ خۆی ئەیخوا خۆشەویستانی ئارام ئەحمەد ئەوەی کە کارهینم بۆ بنێرێ دەنگ بۆ بنێرێ دوای بلۆشێکم بۆی بەحیات نیتە لایڤی ئارام ئەحمەدەوە باش نییە جگە لەمانە ئەم حەمەتایارە ڕۆژانە سەدان و هەزاران دەبەی پڕبەنزین گاز ئەمانە دەست بەسەرەکەن باش نییە کە فەقیر و داماوە پێیەتی ئەچێ بەڕسمی داخلی حساباتی کەمێکی داخڵەکە ئەوەی تریشی هەمووی بە تەنکەر کۆیە کاتەوە ئەینێرێ بۆ سێمانی ئەیفرۆشێ وەکو ڕەفیقەکانی بۆیان باس کردوون مانگانە 5 تا 6 دەفتەر دۆلاری لەمەش دەسەکەوێ ئەمەیە نوێنەرەکانی یەکێتی لە مەرزەکانی باشماخ و ئالم بابەتانە جگەلەوە لە بارەفرەیەکەیە حەسەی خۆی هەیە
باری فری ئەوەیە کە بە فریەت ئەمەشەیە فری مەخۆ وڵاتی ئێمە خۆشەویستان مانگانە 3 تا 4 دەفتەر دۆلاری لەدەست ئەکەوێت زۆر شتی تریش جگەلەوە کەسێکە لە مەسائلی ئەخلاقیش زۆر لاوازە لە واقع بەڵام ئێمە ناوی ژن و منوشت نابین لێکردن بەڕاستی بەڵام ئەم دزانە ئەبێ ئاوا باشەنگێ شارەوانی پێنجن خۆشەویستان وەکو هەموو شارەوانەکەی تر وەکو لەیلای سلێمانی بۆ نمونە گەندەڵترین و ناشرینترین فەرمانگەی پێنجێنە کەسێکی گەندەڵ و ترسنۆک بەڕێوەی ئەوە بە ناوی ڕۆڤ گۆخڵانی لەبەر دزی باش نییە زۆربەی زۆری کارمەندەکانی هەر پێی ڕابێن یعنی مەزەی کارمەندەکانی دی بەڕاستی ئازیزانی ئارام محەممەد زیاتر لە 20 دانە ساڵ سەرۆکی شارەوانی ئازیزان لە کوێی دنیا هەیە تۆ 20 ساڵ سەرۆکی شارەوانی بی لە گەرمووکی پێنجێنە بەهۆی چی بەهۆی ئەوەی دزی بە پرسەکان ئەکا و پشتیوانی هەیە بە هیچ جۆرە نایگۆڕن ئەم کابرای هەر ئەمەیە 20 دانە سای ڕەبەق باشە ئەم ڕۆفە دەرچووی چییە دەرچووی خولی تەسنی عەسکەریە و بڕۆنامەشی نییە باش نییە بڕۆ بەناو گەڕەکەەکانی پێنجنا بسوڕێرەوە هەرچی تەنەکە و بەرمی لە شڕە و فڕان و فسان بابەتانەیە تەل و ئەلم بابەتانە هەر هەمووی لەویا فڕێ دراون سیمایەکی ناشرین یەک کەسێک نییە وەکو شارەوانی خزمەتی ئەو شارە بکات باشە چواردۆری ئەم شارە پڕێتی لە خۆڵ و خاشاک و پاژماوەی ئەو بیناوخان و زەویانەی کە پاژمانەکە لێفڕێ ئەدەن یەک کەسێک خزمەتی ئەو شارە ناکەم جگە لەمانە ماوەی 9 ساڵە قایمقامی گۆڕان حکمی پێنجێن ئەکا و بچووکترین خزمەتیان بە پێنجێن نەکردووە پێش ساڵێک برادەرێک لەوێ ناوی زانە ڕەحمان بوو قایمقام بوو بە قەولی پێنجێنەکان جگە لە تەعزیە و وتاری سڵح کێشەی کۆمەڵایەتیەکان حەلکە هیچ بەرهەمێکی نەبووە بۆ پێنجێنی بیکا بەڕاستی تەنها عەبدێک بوو بەدەست لاوەری حاجی عوسمان بۆ وەرگرتنی مۆڵەت بۆ داودەستەکان وەکو معمەلی غاز و ئارم بابەتان هەروەها ئەجزن مۆڵەتی عەلوە بۆ سیروان عومەر کە هەڵسوڕاوی گۆڕانە ئێستای جێگری مدیری مەزی باشماخە پارە و سیاری باش و دیفاع پڕکردن ئەمەش گۆڕانی تەڕەکەی خۆمان بوو کە ئێمە دیفاعمان لێ کرد باشە پۆلیسی دارستان لەم شارە ئیشیان تەنها وەرگرتنی ڕەشوەیە بەرتیدە لە خاوەنی ئەو ئەوانی کە بیر هەڵەکەن جیهازیانی ئەلم بابەتانە یا شتێکە بێ باش لەسەر زەوی کشت و کاڵەمانە بەس ئەوە وەرەگرن ڕەشەوە وەرەگرە و چیەکە و خەڵکە بۆ خۆی بیکە دایرەی مرور خۆشەویستان ناتوانن ناو بازاری پێنجێن ڕێک بخەن شارەوانی قایمقامیش کە شەوێک لە پێنجێن ڕۆژ ناکەنەوە شماڵی لە سێمانیە لەسەر پشتی گۆڕانە دەستی بە کوسەکەی خۆی گرتووە و شارەکە بۆ خۆی پشتگوێ خراوە باشە ناکە ئەمەش ناکەشکە کەس دێ لیان پرسێتەوە هەر ئەمێ خۆشەویستان منتقی تیانە دوای 35 ساڵ لە سەدا 90 جادەکانی هەموو ئەو گوندانە هەر هەموو خۆڵ و خاشاک باش نیە قیلیتیان نیە بە هیچ جۆرێک بۆیە کێشەکانی پێنجێن وەکو کێشەی زۆربەی شوێنەکانی تر زۆرە کەسلی ناپرسێتەوە لە ئێستادا جگەل لەوەی دلاواری حاجی عوسمان باش نیە هەڵۆکانی سێفی یان ڕاستن ناوە عەسەکەی بڵێن شەفیقی ئامەڕەش لە عەلوەکەی پێنجێنە حەسانیە بۆ خۆیان کە ئەم عەلوەیە هی گەورە دز گەورە مافیا کە بازرگانە بەێن بازرگانێکی دزە بە ناوی نەوزاد ڕەباتی لەلایەکی ترەوە خۆشەویستان مانگانە هەر یەکە لە هەڵۆ پێنجێنی وەکو وتم ئەو شەفیقی ئامەڕەشە لەگەڵ دلاوەری حاجی عوسمانە مانگانە 5 باری فریان هەیە بۆ پێنجێنە لەبەر ئەوەشە دلاوەرەوانە هەموو هەڵبژار لێ مەجموعەیە کۆ کاتژە بۆ پێنجێن دەنگ بن بە یەکێتی نیشتیمانی یا کاتی خۆی دەنگ بن بە گۆڕان تەنها بۆ جیفانی خوانە بەڕاستی خۆش بۆ شار نەکراوە بەڕاستی خۆشەویستان هەر بارێک 65 وەرەکان بۆ ئەبرێتە ماڵەوە کە لەلایەن شێخ ئەحمەدی نۆکان ڕێگەیان پێدراوە ڕێگەیان بۆ کراوەتەوە واتە هەر یەکەیان 325 وەرەقە حسەکەیانە بۆ خۆیان باشە جگە لەوانش ڕەوفی شارەوانی و هەڵۆ و دلاوەر بەشیان هەیە لەو 500 خان و vێلایی کە لە دەواازەی شاری پێنجێن بە ناوی گرین تاون دروست ئەکرێت باشە چونکە زەویەکەی وەکو بەتەداچۆنم کردووە زیاتر لە 50 دۆنمە ماڵتان ئاوا بێ 50 دۆنم زەویان بە خۆڕایی بێ بەرامبەرداوە بە خزمێکی شێخ ئەحمەدی نۆکان کە خەڵکی گەرمیانە تۆ سەری ئەو کۆمەڵگایی ئێمە چی بەسەر هاتووە سەری ئەم چەتانە چی ئەکەن خۆشەویستانی ئارام ئەحمەد باش نییە 50 دۆنم زەوی بە خۆڕایی دراوە بە پیاوێکی گەرمیانی لەبەرەوەی هیلی شێخ ئەحمەدی نۆکانە باشە تەمەڕەن هیچ شێخ ئەحمەد بەڵام ئەی کردە بە وەسیلە و ئەنم بابەتانە ئەو پرۆژەیە کە لە پێنجێن دروست ئەکرێ وەکو وتم بە خۆڕایی دراوە بە خزمێکی شێخ ئەحمەدی نۆکان ئەگەر هەر پارچەیەک لەو زەویە تەنها بە 2 دەفتەر حساب بکرێ واتە هەر لە سەرەتاوە زیاتر لە 1000 دەفتەر قازانجی کردووە لێ دەشەفێک بۆ خۆت یان ئەگەر هیچیشی نەکردبێ چونکە زەویەکەی بەلاشە 1000 دەفتەر دۆلار پارەی خسۆتە جیفانیەوە ئەمەیش هینەکەیە ئەو پرۆژەیە کە باسم کرد خۆشەویستانی من یەکی نیشتێبوونی نوێ و سەرنجڕاکێشە لە دڵی سروشتی جوانی شاری پێنجێن ئەم پرۆژەیە
هاوسەنگیەکی ناوازەی نێوان ژیانی مۆدێرن و ژەنگەی سروشتی دروست کردووە. خانووەکانی گرینتاون بە شێوازێکی هاوچەرخ و بە کوالیتیەکی بەرز دیزاین کراون. ئەمە وەکووتم بە زەویەکەی 1000 دەفتەر بۆ شێرحمەی نۆکان و بۆ پیاوەکەی کە کردوێنە بە ناویەوە ئازانی ئارا محەممەد. ئەمە وڵاتە ئێمەیتیان بەڕاستی خۆشەویستانی من. تۆ عەرزەی ئەو وڵاتە هەمووی برزی و تاڵانیکەی بیکەی بە شوقە و بیکەی بە ڤێلا لە دوایش ئاوا ڕیکلامی درێنەی بۆکەی بە پارەی زۆر بیفرۆشی بە خەڵک. باش نییە؟ هەوایە. کەچی دوو پرۆژەی تیاکراوەتەوە. پرۆژەی خێرخوازیە کە جێبەجێیەکەنی خێرخوازی. ئەویش دووسایتکردن و دروستکردنی دەواازەیەکە بۆ شارەکە بۆ پێنجێن و دروستکردنی قوتابخانەیەکی تایبەتە بۆ کچان لەلایەن کوڕانی جەلالی مەحموودی فەقیڕەحیمەوە ئەو پرۆژان جێبەجێکرێ. مانگانە خۆشەویستان داهاتی مەرزەکەی باشماخ و سەیران بن نزیکەی 50 ملیارد دینارە. لە ساڵێکە ئەکاتە 600 ملیارد دینار. هەمووی ئەچێ بۆ ئیدارەی گشتی یەکێتی. باشە بۆ گیرفەن کاکە قوباد و شێرحمەی نۆکان و هاوڕێی دارۆی شێخ نووری و هاوڕێی کوڕی نەرمین باش نییە کە لە هەموو تەمەنیا زیبکەیەکی بۆ کردنە تەقاندووە باش نییە ئێستا ڤێلای 500 ملیۆنی هەیە لە دوبەی بەڕاستی. جا هاوڕێی دارۆی شێخ نووری خۆی دست باوکی دست کوڕەشنەکەی دست کورە دایکی دست نەرمین هەر هەمووی دست خۆشەویستانی ئارا محەممەد. ئەم فیرعەونانە کۆمەلگار ئێمە ئاوە هەڵوش. وەرە تۆ ساڵانە 600 ملیارد دینار لە پێنجۆنت دەستکەوێ لە مەرزەکەیە. بەڵام ماوەی 10 ساڵە هیچ پرۆژەیەکی خزمەت گوزاری وا لە پێنجۆنان نەکراوەتەوە کە نرخەکەی 5 ملیارد دیناری تێبچێت. 5 ملیارد. آخر هەی دەباشان هەی پاڤڵ تاڵەبانی هەی قوبات تاڵەبانی کورە وەکو ئەیانوت بە زمانەکە خۆمان خواتان بێ تۆ ساڵانە 600 ملیارد پارە لەو مەزا دەسەکەن ناتوان لەم 600 ملیارە 100 ملیاری بکەن مەسەفی ئەو شارە و گوند و ڕێگەوبانەکانی. بەڕاستی ئەو هیچ پێتان عیب نییە هیچ شەرم ناکەن بەڕاستی. ئێوە بزان چقە دێ لەو شارە ئەکرێ چقە دێ لە هەڵەبجە و لە سەیسایەق و شارە زور و کورە چوزانم هەموو حتا کردیوە تا ڕێن و قەڵازێ چیەکێ بەرامبەر بۆ خەڵکە. ئەمانە شارێک و ناوچەیەکی نوێران و خۆڕە کردووە. برادێرێکمان هەیە مامۆستا عەتا خەڵکی کوێسەی مەنتیقەی پێنجێن. ئەو خەڵکی ئەو مەنتیقەیە کە لە نووسینگەی قوبات تاڵەبانیە ئەبوایە ئێستا زۆرترین شتی بۆ ئەو شارە بکردایە بەداخەوە کە نەیتوانێت هیچ شتێ بکات لە ڕاستیە بۆ ئەو مەنتیقەیە. ئەمە بەڕاستی ئەمە ڕخنەیە باش نییە. شاهۆ عوسمان هەیە جێگری پارێزگای سلێمانیە باشە هی هەڤاڵی نۆکاوەوەی ئێستا لەگە شانازە ئەم ئێوارە ئەم هینێ نەکرد فیسیفاڵی نۆکو ئەنم بابەتانەیە کرد باشە. ئەم شاهۆ عوسمانە کە جێگری پارێزگای سلێمانیە کە هەڵەبجەیە پشتی لە هەموو ئەم دزی گەندەڵیانەیە هەیە ئازانی ئارا محەممەد چونکە پارێزگای سلێمانی بە فعلی شاهۆ عوسمانە کە یەکێتیە هەڤاڵ ئەبوو بەکر بەس ناوە ئیشی تەشریفاتیە حسابی چڵەپوشێکی بۆ ناگە یەکێتی ئەوەی کە ئەکرێ بۆچی یەکێتی قەت ناڵێ بە هەڤاڵ لاچێت چونکە ئەزانێ هەڤاڵ هیچ نییە ئەوەی کە بە عەمەلی محافظی سلێمانی و پارێزگارە شاهۆ عوسمانە هەموو ئیشەکان ئەوەی کە ئەم هەتیوە هەڤاڵ ئەبوو بەکر هیچ نییە شاناز ئەی با پێی ڕابێرێت باش نییە ئەڵێ وەرە خەریکی نۆکا و نەزانم بابەتانن کۆسە دیەچ لە ژێر باڵی هەر ئەم ئیشێتی لەواقع بەڵام ئەسڵیەکە شاهۆ عوسمانن. بۆیە حکوومەتەکەی مەسرور بارزانیش کە یەکێتی کردووە بە شەریکە بەشی خۆی هەتا ئێستا هەر نازانێت پێنجێن لەکوێیە باشە ناویشی لە کوولەکەی تەڕی بنەماڵی بازانیان نییە لە ڕاستیان هەر نازان هەڵەبجە کوێیە. کەی بینیتانە مەسعود بازانی یا مەسعود بازانی ڕۆژێ سەرێبەن لە پێنجێن سەرێبەن لە هەڵەبجە سەرێبەن لە گەرمیان سەرێکاک هەتا لە سلێمانیش بەڕاستی چونکە بنەماڵی بازانی وان ئەوەی زۆڕناژێنیان نەبێت نابێت بخوات بەداخەوە. بۆیە ئەوە بەحسەکانی ئەم شەو بۆ خۆشەویستانی ئارا محەممەد قسەی حەق ڕقە قسەکانی من حەقە خودایش حەقە ئەوەی یەکێتی و پارتی بەسەر کۆمەلگای ئێمە هێناویانە قەسەم بەخوا بەعز نەهێناوە باشە وەڵڵە ئازیزان ئەوانەی کە خەڵکی سلێمانی خەڵکی هەولێر ئەزانن خواوە چی بەعسیەکان کە لە سلێمانی بوون ئەمنەکان شوێنیان دروست کردووە نابوو دوورە لە ئەمن باش نییە وەڵڵا مەجموعەی خانان هەبوو وەکو سەگ جوندی ئەمنی تیاژیە هەمووی دوژور و بەتەنەکەوشر کردبوویان کاکە وەڵڵا ئازیزان یەک بەعسی عەرەب نەبووە لەو کوردستانەیە مەتێ عەزبتانە بیکا بەناوی خۆیەوە نەیتوانیوە گردێ بکە بەناوی خۆیەوە نەیانتوانیوە خانووی بکەن بەناوی خوانەوە هیچ بەعسیەکی ئەو حیزبی بەعس و سەدام حوسێنە
باش نییە بۆ محافزی سلێمانی یا هەولێر ئەیانتوانی گردی محافزی سلێمانی وەکو کۆسە چۆن دزیویانە بۆ خۆیان ئەیانتوانی محافز گردەکە بک بە ناوی خۆی بدزێ ئێستا کۆسەتە بلپانکە چوو دزی بۆ خۆی کاکە خوا لەوە ڕسواتە لێکا کۆسە ڕسوڵ یاخوا خوالەوە کەفتەکاتە لێکا بۆ خاتی پێغەمبەر هیوادارم لە خوا ئەپارڕێمەوە 150 ساڵ بژیت باش نییە بەس ئاوا بەڕسوایی چونکە تۆ دزی داهێنا لە باشووری کوردستانە کۆسە ڕسوڵ گردی محافزی داژی کردووە کوڕەکەی لەو شوێنەی کە بەرهەم ساڵحی دەیە قەسەم بخوا شوێنە باخی دروست کردووە ئەبێ بە سیارە بە 1 ساعت بە دەوروبەریا بە 80 ساڵ لێ بخوڕیت باشە ئاخر کوڕی کۆسە تۆ چی ئەندامی سەکرەتێکی من تێ ناگەم پاڤڵ تاڵەبانی قوبا تاڵەبانی ئێوە کوڕی کۆسەتان بۆ چییە ئەڵێن هەولێر قەسەم بخوا لە هەولێر 100 کەسیان لەگەڵانی چی لەگەڵ کوڕی کۆسەتەیە کاکە کی حسابیان بووە کە ئاسە بۆی چێمان لەکنیان بڵێ بڕۆ بۆ هەولێر ئێمە هەر نامانەوەی بەڕاستی داگیریاکەم گردەکەیان لێسەنەوە لە هەتیۆکەی نیشاسەڵای گردەکە بسەنەوە لە ئەو باخ و ماخەلە هەمی داگیرکەن باش نییە بە ئەمانە ئاوا فێری ئەم هەموو دزی و ڕاوڕوتە نەبن و خۆیان لێ بکردە بە عەنتەر و ئەڵەم بابەتانە بەڵام بەعسیەکان لە ئێوە شەریفتر بوون چونکە بەعسیەکان نەیانتوانی ئەمە بکەن وەڵڵا ئازیزم چەند جار ئەمە باس کردووە هەموو پێنجێنەکان ئەزانن ساڵی من مناڵ بووم ئەڵەی خەوە بینم لێ بیرمە وتیان جوندیەک ئیعدام ئەکرێ لە لای مەرکەزەکەی پێنجێن ساحەیەک بوو وەرن بۆ ئەوێ لە بیرمە ئەم جوندیە لە هەرجێنە گوندێکمان لا بوو لە ناوی هەرجێنە بوو جوندیەکە چوو بوو تعدای لە ژنێک کردبوو لە ژنێژی ئەو گوندە سەدام حسین تەداخلی کرد لە بیرمە وتی ئەبێ ئیعدام کرێت لەناو شاری پێنجێنە وەڵڵا 3 داریان ئاوا چەقان لە لای مرکزەکەی پێنجێن هەموو پێنجێنیان کۆ کردەوە بە ژن و پیا و مناڵەوە هەمان ئەوە سیرمانە کرد باش نییە ڕێک 3 داریان هەڵ هین کرد و ئەو جوندیان ئیعدام کرد لە بەچای خەڵکی پێنجێنە وتی دەبێت تعدای لە ژنێ کردووە وەڵڵا سەرانی یەکێتی و پاتی قەسەم بەخوا 35 ساڵ تعدا لە ژن و کچی کورد دەکەن باشە کەس ناتوانێت باسییان کات باشە کاکە ئەمە حقیقەتە ئەمە ڕاستیە خۆشەویستانی ئارام محەممەد ئینسان ئەگەر ڕاست بڕوا کافر نابێت باش نییە هەمومان ئەو ڕاستیانە ئەزانین بە چاوی خۆمان بینیمانە سەدامێکی دیکتاتۆر فاشست هەستێ جوندیەک ئیعدام کە لەبێت تعدای لە ژنێک بە چاوی شارەکەیە وەڵڵا ئەگەر یاسایەک هەبێ باش نییە یاسایەکی ئینسانی بڕواتانە بێ سەرانێکی دووپاتی ئەبێ هەمووی وەکو ئەو جوندیە دەبێت ئەمەیان تعدا لە خەڵک کردەوە باشە کاکە ئەمانە هەمووی حقیقەتن بەداخەوە ئەم خەڵکەی ئێمە ڕناپەڕێ دژی ئەمانە بەڕاستی ڕناپەڕێ باش نییە دوو گەنج لە بازاڕە بە یەکەوە شەڕیان ئەبێ ڕەحم بە یەکتری ناکەن کەچی ئەم دوو گەنجە کۆ نابنەوە بە یەکەوە نەفرەتکەن لە یەکێتی و پارتی بۆ یەکتر ئازان بەڵام ناتوان دەستیان کرد ئاوا بە یەک لە بەرامبەر ئەم چەتەوە مافیایانە بۆ خۆیان دنیایەکی باشتر و ئینسانیتر بۆ خۆیان فراهم کرد لە هەرێمی کوردستانە باشە بەداخم بەڕاست کە ئەبۆ واتان کردایە نەک تەنها بۆ یەکتر ئازابن یەکتر بکوژن لە یەکتر بدەن سوکاتی بە یەکترکەن پەلاماری ژن و کچی یەکتری بدەن باش نییە بەڵام ناتوان بەرامبەر بەم هەموو چەتێ ڕابوەسن لە باشووری کوردستانە کاکە ئەمە بۆ خۆی کارەساتەکەیە بڕواتانە بێ ئازیزان لە سەردەمی بەرەی کوردستانی وفایە قەڕەژ منی گرتووە ئەوی تۆ تابووری پێنجەمی لەبەرەوەی کە دژی بەرەی کوردستانی بووم لەو سەردەمەوە ئەو ئارام محمە هاوارەکە ئەوە 35 ساڵی ڕەبەقە لە بەردەم ڕسمەکە شێخ محموود من هاوارەکەم تاکو ئێستا دژی بەرەی کوردستانی باش لە دوایشە دژی کێتی و پارتی هەتا ئەم دقیقەیە یەغڕیتم ئەو ئارام محمە وەکو چۆن لە ئیسلامە عەلەی سیرات المستەقیم باش نییە کە دڵنیام ئەو خەبات و تێکۆشانە ڕسواکردنی ئەمانە سیرات المستەقیمە و خۆش ئەمەی قبوڵە بەڕاستی چونکە دژی ستەمە دژی نادادپەروەریە دژی ئەو هەموو سوکات و بێحورمەتیە کە بۆ بیلێتە ئەکرێ بەڕاستی باشە